ئاڵانوەکەی سووریا چییە و بۆچی بۆتە جێگای مشتومڕ؟ ئاڵاکەی تاڵیبانی ئەفغانستان بۆچی لە سووریاوە سەری دەرهێناوە؟ لە یەکەمین کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتی ڕاگوزەری سووریادا محەممەد بەشیر دوو ئاڵا لە پشتیەوە دەرکەوتن کە یەکێکیان ئاڵای شۆڕش بوو بە ڕەنگی ڕەش و سپی و سەوز و سێ ئەستێرەی سووری لە ناوەڕاستدا بوو. ئاڵاکەی ترش سپیە و لە سەریەوە بە ڕەش نووسراوە. ئەمەش زۆر لەو ئاڵایە دەچێت کە بزوتنەوەی تاڵیبان لە ئەفغانستان دوای ئەوەی لە ساڵی 2021دا کۆنتڕۆڵی وڵاتەکەی وەرگرتەوە هەڵی کرد. لەو کاتەوەی دەستەی تەحریر شام ڕژەمی بەشار ئەسەدی لە هەشتی کانونی دووەمدا ڕووخاند، پەیامی دڵنیایی بۆ پێکاتە جیاوازەکانی سووریا نرد و بەڵێنی دەوڵەتێکی یەکگرتووی بە خەڵکی سووریادا کە هەمووان لەخۆ بگرێت و گەرانتی مافی کەمینەکان و مەسهەبە جیاوازەکان بکات. بەڵام دەرکەوتنی ئاڵای سپی پەیوەست بە حکوومەتی تاڵیبان لە پشت سەرۆک وەزیرانەوە نیگەرانی زۆری سەبارەت بە داهاتووی حکومڕانی دەسەڵاتی تازەی سووریا دروست کردووە. جیاواز لەوەش دەرکەوتنی ئەم ئاڵایە دۆخێکی شۆکهێنەری لە نێو هاوڵاتیانی سووریادا دروست کردووە. زۆربەی شرۆڤەکارانی ناوخۆی سووریا لەمبارەیەوە دەڵێن ڕەنگە ئەمە ئاماژەیەک بێت بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی سووریا نمونەیەک لە حکوومەتی تاڵیبانی ئەفغانستان وەربگرێت و حکومڕانیەکەی لەسەر بنەمای یاسای توندی ئیسلامی بنیات بنێت. زۆرێک لە هاوڵاتیانی سووریاش لە سۆشیال میدیا بۆ دەربڕینی ناومێدی و ترس لەوەی ئایا دەرکەوتنی ئەم ئاڵایە مانای چییە پۆست و بابەت بڵاو دەکەنەوە و هەریەکە و بە شێوەیەک باز لە مانای ئەم ئاڵایە دەکەن. ڕۆژنامەنووس و چالاکوانی سیاسی ڕامی جەڕاح دەرکەوتنی ئاڵای ئیسلامی لە پشت بەشیرەوە لە کاتی قسەکردن لەگەڵ سووریەکان بە سوکایەتی ناودەبات و دەڵێت ئەم پیاوە بڕیارە نوێنەرایەتی ئەو سووریانە بگرێتە دەست کە بڕوای ئاینی جیاوازیان هەیە. هەموو کەسێک ئەم دۆخەی ناوێت و ئەمە سوکایەتیەکی گەورەیە بە هەمووان. بەشێک لە ڕۆژنامەنووسانی دیکەی سووریاش دەڵێن ئێمە تازە لە ڕژێمی بەعس ڕزگارمان بووە و نامانەوێت ژێر دەسەڵاتێکی دیکەی وەکو بەعسدا بژین. هەروەک دەزانن بزوتنەوەی تاڵیبان لە ئەفغانستان ئایدۆلۆژیای توندڕەوی جیهادی سوننەی لە باوەش گرتووە. دەستەی تەحریر شامی سووریاش لە مێژە هەمان ئاڵای تاڵیبانی هەڵکردووە. لە ماوەی ڕابردووش لە سەرووی دامەزراوەکانی ئیدلیبەوە هەمان ئاڵا بەرزکرابەوە. سیر لێرەدایە کە بەرپرسێکی باڵای ئۆفیسی سەرۆکایەتی تاڵیبان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئەکس نووسیوێتی چیرۆکی کابول هەمان چیرۆکی دیمەشقا. ئەو دوانە لە ڕۆژی یەکشەممەدا شکستیان هێنا و 11 ڕۆژی خایان بۆ کۆنتڕۆڵکردنی هەریەکێکیان و سەرکردەکانیان هەڵاتن. محەممەد تەمیمی شرۆڤەکاری سەربازی عێراق پێی وایە دەرکەوتنی ئاڵاکەی تالیبان لە سووریا لە یەکەم کۆبوونەوەی حکوومەتدا پابەندبوونی ئەو دەستگایە نیشان دەدات کە خۆی وەک نوێنەری پرۆژەیەکی حکومڕانی ئیسلامی دەناسێت. هەرچۆنێک بێت پەیڕەوکردنی سیستەمی تالیبان لە سووریا مەترسیەکی زۆر بۆ خەڵکی سووریا بە دوای خۆیدا دێنێت، چونکە سیستەمی سیاسی و حکومڕانی تالیبان لەسەر ڕەوتی ئیسلامی جیهادی سوننە بنیاتنراوە. ئەم دەسەڵاتە ڕێگە نادات ژنان و کچان لە قوتابخانەکاندا بخوێنن، بڕوای بە ماف و ئازادی تاکەکانی کۆمەڵگانیە و دەرەنجامیش زۆربەی هەرە زۆری یاسا مرۆییەکانی جیهان ڕەت دەکاتەوە.